دمناو دهوکت هتا گوتن اکثر بحث الهجاریه و بیکاری و بیخودانیت هتا کرن. افجاره جی بابت کرت پرورده و نبونا میلاکیه. وزیر پەروەردە حکومت هەرێمە کوردستانت بێژێت مەل دهۆک کێشەیە میلاکی هەیە و هەندێکش پەروەردەیان قەزایان وانە بێش پرایڤەت بن و دهۆک مەغدورترین پارێزگا هەرێمەیە شلای دامەزراندنێڤە. پارێزگای دهۆک مەغدورترین پارێزگای کوردستانە لە کەرتی پەروەردە، لە ڕووی بینای قوتابخانەکان، لە ڕووی دامەزراندن و لە ڕووی مامۆسایانی گرێبەست. پەروەردەمان هەیە لە پارێزگای دهۆک مامۆسای وانەبێژەی بابڕێەوە. پەروەردەی ئاکرێت لە 151.3 مامۆسای وانەبێژە. پەروەردەی بەردەڕەش لە 152 مامۆسای وانەبێژە. کەمترین تەعیناتی حکومەتی هەرێمی کوردستان، من باسی وەزارەتی خۆمەکەم بە لوغەی ئەرقام قساکەم، بەس لە زمری وەزارەتی پەروەردە مەحرومترین محافەزە دهۆک بووە کە ژمارەی مامۆسایان کەم بووە. الدیف آمارن ڕێڤەبەریە پەروەردە پارێزگا دهۆکێ زێدەتری 8200 وانەبێژ دهۆکێ هەنە کو ئەف ڕێژەیەت بیتە نێزیکی 45 سادش وانەبێژن هەرێما کوردستانێ. ئەف چەندە ژی نەبوونا میلاکی لەوێ پارێزگەهێت سەلمێنیت. تقريبا 8000 وانا بيش دوكاين يعني دائما دوكه خاصه نباجري دا تشيت بيت عندك مدرسه ملاك خوابن اما كا گوندا ان ضاحيتوان باوت نيزيك یک جار ملاك نينم بارا بتري وانا بيجن عندك مدرسه ظانم كو بس مدير تعيينه خو معاون وانا بيجا وهم داخلش حكمت كاين بوما تعيينه كيف كان شكو داشن بتر خدمت قطابيه بكاين داشن بتر اركي خو يعني بجيب بيني شكو محاضر سال بو سال بو مدرسه كتشيت يعني هر سال كي بو مدرسه كتشيت بي سال في مدرسه والجري سال كدي غير مدرسه والجري سروک جواتا پارێزگا دهۆکێ جد بێژێت ادوی بابەتی دا هم خەتابارین و السردەم پارێزگارê دهۆکێ بەرێ خەمساڵی هاتیە kirin و ڕێژێکا کێمیا دەرچوێن زانکۆ پەیمانگەهان هاتینە دامەزراندن. سەردەمە یەکش پارێزگەرێت بەراهەیە بوو یەکوتوی وەختیدا مەزنترین ڕێژە یا فەرمان بەراوەردگرتن ئەوی نەوەردگرتن ئەوی کێمترین ڕێژە وەردگرتن gelek jara em bûyne asteng pirasî jî kemî em nekeyne xetayet xelkekî belku hinde jara yetme xwe jî texsîriya kirî bo qaymet xwe nehinartîne bo çîwekiriya ku mîlakatê me nebest perwerdê da et hemî da mû dezgehê me dijîk da bûyne gelek jara jî wextê ev babetê tê tereh kirin dibêjin hîn diristtirin şi wan ne bila hemam jî xelet bîn kanê bila ev imkaniyatê بۆ پارێزگەهێت دژی بچنە ve بلا پاشی بە ڕۆژێ حالێ مەژی پێوان هەکە خەلەتی بیتن بلا خەلەتیا مەژی بیتن ئانی لەم بەس پارێزگەها دهۆکێ بەس ئەم درست بین هەین درست بن و هین قوربانی بن ئەشهەدو بالله و نەعەدالەتە. ات پتریا بیاواندا بەراورد گەل پارێزگەهên دیên herêma Kurdistanê dihۆk mexdurtirîn parêzgeh e. Penceyên tûmetê jî herdem bû lawaziya kargiriya parêzgehê û karbedestên wê têt arastekirin. Zararmend ji her hev welatîne. Ahmed Birîfkanî, Kanalê Osmaniyê Peya, Dihôk.